من وەکو کوردێک پێم خۆش بوو بەشداری پیشانگای کەلوپەلی مەسڕی بکەم پێم باش بوو ینی ئێمەش وەکو کوردێک وجودمان هەبی لە ناو پیشانگای مەسڕی. ئێمە بەشداری ئەو پێشانگانی دەوڵەتێمان کرد تەبعاً هەموو ساڵە بەشداری پێشانگانی دەوڵەتەکان دەکەین چ لە هەولێر چ لە سلێمانی چ لە دهۆک و ئەو ساڵ ئێستا بزەبت لەو پێشانگانی دەوڵەتی ئێرە کە لە هەولێر کراوەتەوە تایبەت بە کەلوپەلی میسریەکانە ئێمەش بە بەرهەمی خۆماڵی و هەنجوینی خۆماڵی بەشداریمان کرد بۆ ئەوەی بتوانین کە چێبڕچێ لەگەڵ بەرهەموو شتەکانی ئەوان بکەین. دي يعتبر الدورة الرابعة لينا هنا في أربيل. دي رابع مرة نشارك فيها. المنتجات بتاعتنا منتجات خان الخليلي اللي هي التحف، الانتيكات، البراويز، النحاسيات. لەم فستیڤاڵە زیاتر ئێمە بەرهەمە خۆراکیەکانی ناو ئیدینی جودیارەکانە کە بەرهەمی خۆماڵی خوانێ ئینی باخەکانی خوانێ و هەروەها خواردەمەنی ئەو خواردەمەنی کە جاران هەبووە هەروەها لە ئیشی دەستی ئەو خانمانەی کە لەم فستیڤاڵە بەشدارن. ڕاستی ئەم فستیڤاڵی ئەمساڵ ژمارەی زۆر لە خەڵکی بەشدار بوو بەشداریان کردووە لە شارەکانی هەولێر و سلێمانی و دهۆکەوە بەشداریان کردووە. خۆ بۆکو خۆم شخصی خۆم تقریبا مەساحەی هینەکەم باخەکەم 4 دووەمە 3 تا 4 دووەمە. ساڵانە خزمەتێکی باشی ئەەکەین و ئیسفادەیەکی جزئی بەشی خۆی هەیە ینی تا حەدێک، بەڵام نەکامل بڵێن بەشی هینمانەکە، بەڵام باشە لێ ڕازین و خۆمان سەرقاڵ کردووە پێی و جاران ئەم ئەشیانە دروستەکرا بە قوڕ بە کا تێکەڵیانە کرد ئەیان کرد بەس وەستای خۆی هەبوو وەستا ئەو وەستایانە قەدیمەکان نەما شاگردەکانیان یعنی لە ناودرا یعنی نەوهینە نەمان لەو جۆرە ئیشانەکە ئیش بکەن. ئیسا مەجبورین لە دەرەوەی وڵات بێ بۆمان بێت، لە سینەوە بۆمان دێ، لە ئێرانەوە بۆمان دێ، ئیتر لێرە ئەیفرۆشین خەڵک تێت ئەنواع هەیە بە گوێرەی ڕەسم و ناو نیشانەکان کوپەیە، جەڕێیە، چربەی ئاوە، سندانەی گوڵدانە بە بۆنەی گومرگۆ ئیسە گومرگ کراوە لە حدود گومرگ بەجیاکرێت تێتەر کەرکووک لە کەرکووک گومرگەکرێ مەجبور شتەکە گرانە بێ سەرفیاتی ئیسە کەم بۆ تۆ. مناتم وەکو کڕیارێک سندانە بکڕم دوسێ سندانە هەیە گوڵمڵ هەیە دروستیەکە نەیکەنە ناو سندانەوە و نافورەی هەیە و ئەنواعشی ئەم گوڵانە هەیە ئینیەکات بۆم دێنێتن حتا بیکەن ناوماڵە بۆ ماڵە جوانتر بێ مەنزەرە جوانی هەبێتون.